بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشند و مهربان إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون أي پیغمبر کاتێک ناپاک و دووڕوەکان دێن بۆلات و دەڵێن ئێمە شایەتی دەدەین کە تۆ پێغەمبەری خودایت لە حاڵێکدا کە خوددا خۆی چاک دەزانێت کە تۆ پێغەمبەر و فرستادەی ئەویت لە هەمان کاتدا خوددا شایەتی دەدا کە ئەو ناپاک و دووڕوانە درۆزنن. اتخذوا أيمانهم جنة فصدوا عن سبيل الله إنهم ساء ما كانوا يعملون. ئەوانە سوێندی درۆیان کردووە بە قەڵغانی خۆیان و بەو هۆیەوە بربەستی خەڵکیان کردووە لە ڕێبازی خوددا. بەڕاستی ئەوەی ئەوان دەیان کرد کارێکی زۆر ناپەسند و نابەجێ بوو. ذلك بأنهم آمنوا ثم كفروا فطبع على قلوبهم فهم لا يفقهون. ئەو حاڵەتەشیان بۆیە تێدا دروست بووە چونکە سەرەتا باوەڕیان هێنا لەوە دوا حەقیان پۆشی و کافر بوونەوە بەهۆی ئەوەوە مۆر نرا بەسەر دڵیاندا بۆیە تێگەیشتن و بیر و بۆچوونیان شێواوە و لە ڕاستیەکان تێناگەن. وإذا رأيتهم تعجبك أجسامهم وإن يقولوا تسمع لقولهم كأنهم خشب مسندة يحسبون كل صيحة عليهم هم العدو فاحذرهم قاتلهم الله أنى يؤفكون. کاتێک دەیان بینیت سیما و لەش و لاریان سەرسامت دەکات کاتێکیش دێنە قسە ئەوەندە دەمباز و قسەزانن ئەوە گوێ دەگریت بۆ قسەیان دەڵێی داری وشتی بە دیواردا هەڵپەسێردراون ئەوەندە لە ترس و بیمدا دەژین هەر هاوار و بانجێک بکرێت هەر باسێک بێتە پێشەوە وا دەزانن دژی ئەوانە ئەوانە هەر دوژمنن کەوا بوو خۆتیان لێ بپارێزە وریایان بە خوددا بیان کوژێت و لە ناویان بەرێت آخر بۆچی وا دەکەن بەرەو کوێ لادران بۆچی باوەڕی دامەزراو ناهێن و لە ڕێبازی ڕاست لادەدەن. وإذا قيل لهم تعالوا يستغفر لكم رسول الله لووا رؤوسهم ورأيتهم يصدون وهم مستكبرون. کاتێک پێیان بوترێت وەرن پێغەمبەری خوددا داوای لێخۆشبوونتان بۆ دەکات سەر بادەدەن و لوودبەرزی دەکەن دەیان بینیت ڕوو وەردەجێڕن و بەرهەڵستی دەکەن لە کاتێکدا ئەوانە خۆیان لا گەورە دەبێت و خۆ بەزلزانن. سواء عليهم أستغفرت لهم أم لم تستغفر لهم لن يغفر الله لهم إن الله لا يهدي القوم الفاسقين. چون یەکە بۆیان داوای لێخۆشبوونیان بۆ بکەیت یان نەیکەیت هەرگیز خوددا لێیان خۆش نابێت چونکە بەڕاستی خوددا هیدایەتی قەومی تاوانبار و لە سنوور دەرچوو نادات. هم الذين يقولون لا تنفقوا على من عند رسول الله حتى ينفضوا ولله خزائن السماوات والأرض ولكن المنافقين لا يفقهون. ئەوانە کەسانێکن دەڵێن بە خەڵکی ماڵ و سامان مەبەخشن بەو کەسانەی کە لە دەوری پێغەمبەری خوددادان تا بڵاوەی لێ بکەن مەبەستیان هەژارانی کۆچبەرانە ئەی نازانن هەرچی گەنجینەکان هەیە لە ئاسمانەکان و زەویدا هەر خوددا خاوەنیانە بەڵام دووڕوەکان ئەم ڕاستیە تێناگەن و لە نهێنیەکان سەر دەرناکەن. يقولون لئن رجعنا إلى المدينة ليخرجن الأعز منها الأذل ولله العزة ولرسوله وللمؤمنين ولكن المنافقين لا يعلمون. ئەو دووڕوانە دەڵێن سوێن بە خوددا ئەگەر گەڕاینەوە بۆ مەدینە
دەبێت ئەوەی کە دەسەڵاتدار و بەڕێز و پیا و ماقوڵە ئەوە دەربکات لە شار کە بێ ڕێز و بێدەسەڵاتە دیارە کە بەو حاڵەشەوە بەشداری غەزایان کردووە بەناچاری یا بۆ تەماع و ئاشوبنانەوە ئەو دووڕوانە نازانن کە عیزەت و دەسەڵات و پایەداری هەر شایستەی خوددا و پێغەمبەرەکەی و ئیماندارانە. يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون. ئەو کەسانەی باوەڕتان هێناوە هەوڵ بدەن نەماڵ و سامانتان نەڕۆڵەکانتان نەبنە هۆی ئەوەی کە لە یادی خوددا و بەدەستهێنانی ڕەزامەندی ئەو کەم تەرخەمی و بێ ئاگاتان بکەن جا هەر کەس لە یادی خوددا کەم تەرخەمی بکات ئەوانە هەر خۆیان خەسارەتمەند و زەرەرمەندن. وأنفقوا مما رزقناكم من قبل أن يأتي أحدكم الموت فيقول رب لولا أخرتني إلى أجل قريب فأصدق وأكن من الصالحين ولن يؤخر الله نفسا إذا جاء أجلها والله خبير بما تعملون. لو مالو سامان و زانست و هێز و دەسەڵاتەی کە پێمان بەخشیون ئێوەش لێی ببەخشن و دەستی بەسەردا مەگرن و قۆرخی مەکەن پێش ئەوەی کە مردن یەخە بە یەکێکتان بگرێت و بڵێت پەروەردگارە خۆزگەم ماوەیەکی کەمی تر مۆڵەتت بدامایە تا خێر و چاکەم بکردایە و ماڵ و سامانم ببەخشیایە و بچوومایەتە ڕیزی چاکانەوە. جا ئەو داخوازیە بەجێ نییە چونکە ڕۆژی هەر کەسێک تەواو بوو کاتی مەرجی هەر کەسێک هات هەرگیز خوددا دوای ناخات و مۆڵەتی بۆ تازە ناکاتەوە. خودداش زۆر ئاگایە بە هەموو ئەو کار و کردەوانەی کە